هەڵکەوتی جوگرافیایی بە پیتی ئاو هەوای خاچی هەرێمی کوردستان وای کردووە زۆرێک لە ناوچەکانی کوردستان ناوبانجیان بە بەرووبوومێکەوە هەیە. لێرەش لە قەزای ڕەواندۆز گوندی گەرەوان بەترێوە بە ناوبانگە. هاوڵاتیانی ئەم گوندە ڕەزێکی زۆریان هەیە و چەند زۆرێک لە بەرهەمی تریان هەیە. لە ئێستاشدا ڕۆژانە بەرهەمێکی زۆر دەخەنە بازاڕی سۆران و هەولێر. لە دەربارەی ترێلێکردنەوەی منتیقەی گوندی گەرەوە ئێمە دوسێ سار پێنج زۆرە ترێن هێنە. ترێ ڕەشن هەیە، ترێ ڕشمیرین هەیە، ترێ تۆرین هەیە، ترێ سپیلچین هەیە، بەڵام لە هەمووی گرنگتر ئەوە ترێ ڕەش زۆر بەڕغوەتە. ئەڕواتن لێرە ئەمە باریدا ئاگرین ڕواتن لە هەولێرە، لە هەولێرێ لە دەوروبەری مووسێ ڕوا و لۆ خوارەوە ڕوا و بەرام بەهۆی ئەو شەڕ و ئەوانە هەوسارێک هەر لە ناوخۆی هەولێرە سەرفەبی لەبەر ئەو شەڕی ئەو داعشۆ بەزم و ڕەزمەی ئەمە ڕۆژانە بەیانیان دەین سعات 4 و ئەوانە هەرستین دەینە ترێلێکردنەوەی ڕۆژانە. ڕز و باغی زۆرە گەرەوان بە تایبەتی ڕز ئەوە ڕۆژانە تقریبن 15 تەن ئەوە لێ ئەکرێتۆ لۆ هەولێر و ئەوانە ئەچێ لە هەولێر لە شارەکانی هەولێر و هەریر و ئەوانە ئەفرۆشێ. هاوڵاتیانی گوندی گەرەوان بە جۆرەها شێوە سوود لە ترێ وەردەگرن. بەشێکیان لە بازار دەیفرۆشن و ڕۆژانە 15 تەن ترێ لەم گوندا دەخرێتە بازاڕەوە. بەشێکیش دەیکەنە مێوژ و دۆشاو. سەرەڕای ئەوەی ترێ لە ڕووی تەندروستیشەوە سوودی زۆری هەیە. لێرە گوندی گەرەوان بە زۆری بە ترێی بەناوبانگە و لە زۆربەی شوێنەکان ناوبانجی دەرکردووە لە ترێی گەرەوان بەهۆی باشی و خەڵک ئارەزووی زۆری لەسەر ترێی گەرەوان هەیە. بە هێشە ئەیکات بە مێوژوو و ئەشیکات بە دۆشاو. ترێ لە ڕووی زانستیەوە هەرسێ زۆری شەکری تێدایە، شەکری ساکارۆز و گلوکۆز و دیکترۆسی تێدایە. ئەم زۆرە شەکرانە خوێن چاڵاک دەکەن و هەروەها بەسوودە بۆ کردداری هەرسکردن و لێدانی دڵ ڕێکوپێک دەکات، هەروەها فشار لەسەر کۆئەندامی دەمار لا دەبات. ئەوە ئێستا ترێ بین ئەیگوازینەوە ئەو لێرێ چیلۆی 500-600 هەر ئەوەندە. گرنجیدان بە بەرهەمی ناوەخۆ و ڕۆڵی گرنگی وەزارەتی کشت و کاڵیش لە کاتی پێگەیشتنی بەرهەمی ناوەخۆ وای کردووە بازاڕەکانی هەرێمی کوردستان گرنگی زیاتر بە بەرهەمی ناوەخۆ بدەن و بەرهەمەکانیان لە ناوەخۆ ساغ بکرێنەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی گەرەوان لە قەزای ڕەواندۆز.